هەزاران کەسوکاری قوربانیانی ئەو هێڕەشەکانی 11 سپتامبر لە شوێنی باڵەخانەکانی نێوەندی بازرگانی جیهانی لە نیویۆرک کۆبوونەوە. باوکم لێۆنێل جیرانیمۆ پوریشم بلانکا ڕۆبەرتینە کە لێنێکتان لە دڵ و ژیانی ئێمەدا جێهێشت، بەڵام دەشزانین ئێوە لە شوێنێکی باشتردان. بیرتان دەکەین بۆ هەتایە خۆشمان دەوێن. سەرۆک دۆناڵد ترامپ و خانمی یەکەمی ئەمریکا و ئەندامانی بەڕێوەبەرایەتیش بەشداریان لە مەراسیمەکانی ئەم 16هەمین ساڵیادەدا کرد لە پێنتاگۆن. ئەمریکا هەرگیز من نادات و هەرگیز لە بەردانەواندنمان نابێت و ناژوەستین. لەم ساڵیادەدا بدڵێکی خەمبار و سوربوونەوە ڕێز و ستایشی هەموو قارەمانانە دەکەین کە ئێمەیان بە پارێزراوی و ئازادانە هێشتۆتەوە. ئێمەش پەیمانی کاری پێکەوەی و جەنگی پێکەوەی دەدەین و هەروەهاش زاڵبوون بەسەر هەموو دوژمنان و ئەو بربەستانەی لە بەردەم ڕێبازەکەماندان. جێگەری سەرۆکی ئەمریکاش لە وەتارەکەیدا بۆ کەسوکار و دۆستانی قوربانیانی ناو ئەو فڕۆکەیەی لە ناوچەی شانکسڤیل لە ئۆستانی پەنسیلڤانیا کەوتە خوارەوە ئاماژەی بەوە کرد 33 نەفەرەکەی ناو فڕۆکەکە ژیانی خۆی و چەندان کەسی تریشیان لە ناو کەنگرستا ڕزگار کردووە. تەنانەت ئێستاش مەترسیەکانی تێرۆریزمی جیهانی توندوتیژیەکانیان لە جیهاندا بڵاوە، وەک لەندەن، پاریس، بەرشلۆنا. لە عێراق و سووریا ئەو دڕندانی بە داعش ناسراون بەردەوامن لە پیلانەکانیان بۆ هێرشکردنە سەر ئەمریکا و هاوپەیمانەکانمان و هەموو ئەوانش کە ئازادیان دەوێت. جێگری سەرۆکی ئەمریکا پەیمانی لە ناوبردننی تۆرۆریزم دەدات. دەستکەوتی گەورەمان هەبووە و سووربوونیشمان لە هەموو کاتێک بەهێزترە و پەیمانیشتان دەدەمێ پێکەوە وەک یەک وڵات وەک یەک گەل شێرپەنجەی تێرۆریزم لە تەواوی جیهاندا لەناوبەرین. دوابەدوایی هەرشە تێروێرەکاریەکانی ڕۆژی 11 سپتامبری ساڵی 2001 کە تۆرۆریستانی ئەڵقاعیدە کردیان، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هێڕەشی کردە سەر تالیبانەکان و ئەڵقاعیدەش لە ئەفغانستان و ڕژیمەکەیانی ڕوخان. پاش چەند ساڵێکیش لە ئۆپەراسیۆنێکی تایبەتدا ئۆسامە بین لادن لە پاکستان کوژرا. جانی دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا.